و دەست پێشخەریەک ئەمڕۆ ئێمە وەکو خەڵکانێکی وڵات پارێزووە هەستکردن بۆ بەرپرسیارەتی کە لەسەر شانمانەوە ئەو مەترسیانێکی ئێستا لەسەر خاکی باشووری کوردستانە بە پێویستمان زانی کە چالاکیەک بکەنەوە لە چالاکیەکەدا لە شێوەی قەڵغانی زیندوو بە شێوەیەکی گشتی زۆرینەی بە پێ پیادە بکەین و پەیامی خۆمان بگەینە هەولێر بە تایبەتی و لە ناویدا لە هەولێر پەیامی ئێمە بە حکومەتی هەرێمی کوردستان و بۆ پارتی دموکراتی کوردستان و بۆ یەکێتی و تەواوی هێزە سیاسەکانی تر بێت کە بێ هەڵوێز بن نەبن لەو دۆخی ئێستای باشووری کوردستان تێکەوتۆ لەوەی کە تورکیا لە ئێستادا داگیرکارێکی قوڵ لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەبادوە لە جیاتی بێدەنگبوون پێویستە ئەوان ببنە قەڵغانی زیندوو و پێویستە هەڵوێستیان هەبێ و پێویستە گوشار لەسەر یەکێتی ئەوروپا و جیهان دروستکەن لەوەی کە دەوڵەتی تورکیا لە ئێستادا بە هەموو شێوازە پێشێلکاری ئەکا لەوەی کە چۆن دەڵێ سیادەی خاکی عێراق و کوردستان ئەبەزێنێ و داگیرکاری دەکات و کۆمەڵکوژی ئەنجام دەدات وەژنگەی کوردستان وێران دەکات و پلانی زۆر گەورەتر قوڵتر لەوە کە هەمومان دەزانین لە ئێستادا کە هەموو هەوڵەکانی دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی ئەو داگیرکاری کە ئەیکات هەم زەربەدانە لە تێکۆشانی گەلی کورد و هەمیشە پارچەبوونی گەلی کورد و ئاوارەبوون و ئاوارتەبوونی گەلی کوردەوە لە ناویشیدا چۆن دەڵێ پیلانێکی گەورەی لە پشتەوەی کە داگیرکردنی خاکی کوردستانەوە گۆڕینی دیموگرافیای کوردستانە چۆن دەڵێ جارێکی تر هەژمونی خوان لەسەر خاکی باشووری کوردستان ئەستەپێنە. هەمومان دەزانین کامڕۆ داگیرکاریەکی سەرداسەری لەسەر باشووری کوردستان هەیە ئەویش دەوڵەتی تورکیایە دەوڵەتی تورکیا بەداخەوە دەسەڵاتدارانی کورد دەڵێن بۆ پەکەکە هاتووە لەم دوایانی شابینیمان کە لە ناو خۆیان و ڕاگەندەکانی خۆیانەوە کەوتیان دەوڵەتی تورکیا بە تەواوی هاتووە ژینگەی کوردستان وێرانەکات و هەم گوندەکانی چۆڵ دەکات و خەڵکەکەی ئاوارە دەکات هەمومان بینینمان لە عەفرین و سەرکانی و منتیقانە چی کرد لە کۆبانی چی کرد لە شنگال 2014 چۆن گەلی کوردی قەتڵ و عام کرد ئەمە پیلانێکی تەنیا تورکیانە پیلانێکی نێودەوڵەتیە و ئەبێ گەلی کورد زۆر و شارتر بێ لەوەی کە ئەمڕۆ ئەو داگیرکاریە لەسەرەتی ئەویش بە یەک ڕیزی و یەک تەبایی حیزب و لایەنەکانایە چونکە ئەگەر یەک بین و یەک ڕیز بین هێز دروست دەبێ هیچ کەس و هیچ دوژمنێ ناتوانێت بەرەنگاربوونەوەی گەلی کورد بکات بۆیە ئەبینیمەوەی مانگە زیاترە لە ئاڤاشین و زاب بەرخودانێکی بێوێنە هەیە و ئەمیش درێژکراوەی بەرخودانەکانی هەفتانین و گارەیە و دڵنیان گەریلا سەرکەوتن دەکەیە بۆیە ئێمە داواکاریمان هەیە وەکو ژنان داوا لە گەنجان و ژنان دەکەین کە لەم چالاکیانە بەشدار بن لەم هەڵوێستیان هەبێ بە تایبەتی هەڵوێست لەسەر باشووری کوردستان هەڵوێستێکە لەسەر نەتەوەی و نیشتیمانیە بۆیە پێویستە ئێمە هەڵوێستی جدیمان هەبێ چونکە دەوڵەتی تورکیا بە تەواوی باشووری کوردستانی هەم لە خاک و هەم لە فکریشا داگیر کردووە بۆیە ڕۆڵی ژن زۆر پێگەی گەورەی هەیە و پێویستە ژن ڕۆڵێکی گەورە بگێڕێ لێرەدا هەم لە ناو خۆشیە و هەم لە ناو کۆمەڵگەشە و لە ناو خێزانی شارڕۆڵی گەورە بگێڕێ هەمومان دەزانین دوو شەڕ بەڕێوەیە شەڕێکی ئەوەیە کە گەریلا ئەمڕۆ بە قارمانەتی گەریلا بە ئەرکێکی گەورە هەڵستاون شەڕی یەکلاکەرەوەیە شەڕی مان و نەمانە ڕاستە لێرە دەڵێن شەڕی مان و نەمانە بۆ دوژمنانمان بەڵام شەڕی هێز و ئیرادە و بەرخودانە بۆ گەریلا بۆیە داوا لە ژنان دەکەین بێنە ڕیزەکانمانەوە یەک ڕیز بین یەک دەنگ بین یەک هەڵوێست بین داوا لە ڕێکخراوەکانیشنان داوا لە هەموو حیزب و لایەنەکان دەکەین بێنە ناو ئەم چالاکیانەوە هەڵوێست بنوێنن سەرکەوتن بۆ هێزی گەریلایە و هەمووشمان دەڵێن یەک پەیامێکی ترمەیە بۆ حیزبەکانی دەرۆی پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکێتی گۆڕان حیزبە ئیسلامی و عیلمانی و چەپەکانیش دوو هێڵەیە هێڵی خیانەت هەیە و هێڵی بەرخودان هەیە یا ئەوە تا خۆیان یەکلاییکەنەوە بچنە پاڵ هێڵی خیانەتەوە یا ئەوە تا بێنە پاڵ هێڵی ئازادی خوازان و بەرخودانەوە ئەمە ئەو ڕۆژەنەمان ڕۆژێکی گەورەیە مێژوو تۆماری دەکات هیوادارین گەلی کورد یەک بگرێ و یەک سەرکەوتوو بێ سەرکەوتن بۆ گەریلایە.